لە میانی دواکۆبوونەوەمان وەفدی هاوبەشی هەرێمی کوردستان بە ڕێبەرایەتی گشتی گومر لەگەڵ هەیەی گەماریگی عێراق ئێمە گەشتینە سیاغەی کۆنووسێک کە ئەم کۆنووسە ژمارەی پێشنیازی تیا تۆمار کراوە و ئەم کۆنووسە بەرزەکرێتەوە بۆ سەر و خۆمان هەریەک بۆ ڕەسامەندی و دەستکردن بە جێبەجێکردنی کۆنووسەکە پێکاتوە لە 27 خاڵ لە خاڵە جەوهەریەکانی ئەو کۆنووسە لابردنی و خاڵە گومرجانەیە کە لە نێوان هەرێم و ناوەندە دانراون بێگومان ئەم خاڵانە کە پێچەوانەی هەم مادەی 24 دەستورە هەم پێچەوانەی یاسای گومریژی ژمارە 23 ساڵی 1984 بۆتە ڕێگریشی گەورە لە بەردەم جوڵەی بازرگانی لە عێراق و لە هەرێمی کوردستان لە هەمان کاتە بۆتە هۆی بێزارکردنی خەڵک بۆیە بە هەردوو لامان گەشتنەوە بەڕێوایی کام خاڵانە کاریگەری نەرێنی دروست کردووە لەسەر عێراق هاوڵاتیانی عێراق و بازرگانانی عێراق و پێویستە بە زووترین کات لا ببرێت. خاڵی جەوهەری تر هەموو بەڵگەنامانی لە مودوا لە گومرگە کاریان پێکرێەوە هەموو دام و دەستگایانەی تریش کە پەیوەستدارن بە گومرگەوە ئەبێ بەڵگەنامەکان بە زمانی کوردی و عەرەبی بنووسێن. خاڵێکی تر جەوهەری کە ئێمە بەپێی مادەی 114 دەستور دەبێت یاسایە کە بێ بۆ ڕێخستنی ئیشوکارەکانمان واتە گومرگ بە هاوبەشی بەڕێوە ببرێ بەڵام هەتا کۆستاوی یاسایە نییە بۆیە پێویستە بە زووترین گار یاسا دابڕێژرێتەوە. خاڵێکی جەوهەری تر ئەو یاسایی گومرگ کە کاری پێکرێستە لە عێراقا یاسایەکی کۆنە لە ساڵی 1984 بەپێی بارودۆخیەوە کاتەدا ڕێژراوە وەیە بڕیاترە کە جارێکی تر ئێمە یاسایە دابڕێژرینەوە کە لەگەڵ بارودۆخی ئێستاە بگونجێ. خاڵی جەوهەری تر بڕیارماننا کە ڕێگە بدەین لەمەوە دووە کار بۆ ترانزیت بکەین واتە ترانزیت کاری پێ بکرێت لە عێراقا